کەڵەکەبوونی کێشە و گرفتەکانی دۆسیە مناڵەوونبووەکانی هەڵەبجە پاش زیاتر لە 34 ساڵ لە تاوانی کیمیایی بارانکردنی هەڵەبجە حکوومەتی ناچار کرد بۆردێکی تایبەت بۆ گەڕانەوە و شادبوونەوەی مناڵەوونبووەکان دروست بکات. لە دوای گفتوگۆ بیرمان کردەوە لەوە کە بۆردێک دابمەزرێنین بۆردی مناڵەوونبووەکانی هەڵەبجە لەگەڵ ئەنجومەنی وەزیران گفتوگۆمان کرد بە نوێنەرایەتی لایەنە پەیوەنددارەکان کە حوزوریان هەیە لەم بۆردە ڕێکارمان داناوە بۆ ئەوەی چیتر ئەم گیر و گرفتانەی هەبوو لە ڕابردوو دووبارە نەبێتەوە. خۆشبەختانە چەند کۆبوونەیەکمان کردووە و چەند ڕێگایەکمان گرتووەتە بەر بۆ ئەوەی بتوانین پشت بەخۆ لە هەرێمی کوردستان لە وڵاتی خۆمان بە شێوازێکی ڕاست و دروست و بە شەفافیانە بە دوواداچوون بکەین بۆ منداڵەوونبووەکان. پێشتر لەلایەن دادگاوە 64 خێزانی هەڵەبجە سکاڵای لێوەرگیراوە 180 منداڵیان لە کیمیایی بارانەکە ون بوون و تا ئێستا بێ سۆراغ ماونەتەوە. زیاتر لە 2 ساڵیش بۆی هەڵەی پزیشکی دۆسەی گەڕانەوەی مناڵەوونبووەکان لەلایەن دادگاوە ڕاگیرە. بەڕێوەبەری شەیدان و ئەنفەلکراوانی هەڵەبجە دەڵێت هیچ بودجەیەک بۆ بۆردەکە دیاری نەکراوە. بڵێم بودجەیەکی گەورە دابین کراوە، ئیشەکانی ئەمە ئیشی ڕۆتینی ڕۆژانە نەک بڕەپارێک بێ بکرێتە دەست کەسێک لەو چەند قۆناغا. بەڵام ئەگەر پێویستی بۆەوە کرد بە دڵنیایەوە دڵنیام کە بودجەی بۆ دابین نەکرێ و ڕێگری ناکرێت. کێشەکەی ئێمە ئەوەیە لەم کەیسەی ئێمەیە چرۆ خوشکێکی لە کیمیایی بارانەکەی هەڵەبجەداون بووە، بەڵام هەڵەی پزیشکی و گەڕانەوەی کەسێک بە ناوی ئەعزام وەک خوشکی ئازارەکەی قوڵتر کردەوە و ئێستا لە دادگا سەرقاڵی کۆتاییاتنی ئەو دۆسێن. من لە جێ ئەوەی کە برینەکەم بۆ ساڕێژ کرێ قوڵتر کرا. من لە هەتا 2016 با بڵێن تەنها یەک خەمم هەبوو، لە دوای 2016ەوە خەمەکانم زیاتر بوون و کێشەکانم زۆرتر بن، تەنانەت تووشی بڵین زۆر نەخۆشی بووم لەگەڵیا. بەداخەوە من ئێستا یەکیان خۆمم باوەڕم بە هیچ شوێنێک و هیچ ڕێکخراوێک و هیچ شوێنێک نەماوە. ئەڵێم هەردا بخرێ لەوانەیە ئەمە قسەی هەر منیش نەبێ بە تەنها ئەوانەی کە لێمە نزیک بوون و دواندوو من و یعنی هاوخەمیمان هەبوو بۆ یەکتری باشتر وایە کە دا بخرێت، چونکە ماقول نییە تۆ 34 ساڵە بە ئازارێک و ئەتلیتەوە لە جاتیەوە دەستخەیتە سەری برینێک ساڕێژی کەی قوڵتری کەی بە سۆتری کەی باشتر وایە هەردا بخرێت. لە ماوەی ساڵانی پێشووتر 8 منداڵ بە خێزانەکانیان شاد بوونەوە، دوانیان بۆی هەڵەی پزیشکیەوە جارێکی دیکە سەرگەردان بوونەوە و دۆسیەکانیان لە دادگا بەکراوەیی ماوەتەوە. بەشێکی زۆری کە سوکاری مناڵەوونبووەکانیش تەواو بێئومێد بوون و چیتر نایانەوێت لە ڕێگەی پشکنینی هەڵا کێشە بۆ خۆیان بسازێنن بە شێوەیەک کە سوکاری مناڵەوونبووەکان بێیوا بوون و نازانن بۆردی مناڵەوونبووەکان چارەسەری کێشە و گرفتی کەڵەکەبووی 30 ساڵ پێش ئێستا بکات. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.